بشری حافی یەکێک لەو قسانەی کە ئینسان دەبێ سەیرێکی بکە و بیکە بە بەرنامەیەک بۆ خۆی بۆ ئەوەی زۆر دڵی بەو دنیاە خۆش نەبێ. ئەو پیاوە مەزنە کاتێک کە لەگەڵ جاریەکانی و لەگەڵ مۆسیقا و لەگەڵ ئەو بابەتانە لە بەیانی تا ئێوارە هەر خەریکی ڕابواردنە پیاوێک لە دەرگادا. جا ئەوە نیشانەی ئەوەیە ئەگەر خوای گەورە بیەوێ کەسێک بیهێنتەوە لای خۆی نەوافذ و دەرگاکانی لێ ئەکاتەوە. کەسێک لە دەرگا ئەدا جاریەکەی ئەچێ ئەیکاتەوە دەڵێ فەرموو چیت دەوێ؟ پیاوەکە پێی ئەڵێ صاحب البەیتی عەبد ئەو حڕ، صاحبی ئەو ماڵە خاوەنی ئەو خانووە عەبدە یان حڕ و ئازادە. ئەویش دەڵێ سەییدی قەومی خۆیەتی، بشری حافی سەییدە. لەو کاتەیە پیاوەکە دەڕوا بشری حافی لە ژوورەوە جێی لەو کەلیمەیە دەبێ تەئسیری لێ دەکا، کاریگەر دەبێ پێی، بە پێی پەتی ڕادەکا. بە جاریەکە ئەڵێ بە کام لایە ڕۆیی؟ دەڵێ بەو لایە ڕائەکا تا پیاوەکەت دۆزێتەوە. دەڵێ وەرە چی دوت؟ دەڵێ وتم صاحب البەیتی عەبد ئەو حڕ. دەڵێ جاریەکەشت وتی سەییدی قەومی خۆیەتی. ئەویش لە وەڵامدا دەڵێ بەل عەبد، دەڵێ من عەبدێکم لە عەبدەکانی خوای گەورە. دەڵێ ئەگەر عەبد بوویتایە حەقی مەعریفە خوای گەورەت دەناسی، ئەگەر عەبد بوویتایە ئەو خەمووە خەریکی خراپە نەئەبووی، ئەگەر عەبد بوویتایە عەبدایەتیت بۆ ئەکرد. ئەو وشەیە زۆر کاریگەری بەسەرا دەنوێنی، واز لەو هەموو شتە دێنێ، واز لەو هەموو مەلەزەت و ئەمیراتی و ئەو گەوراتیە هەمووی دێنێ بۆ دەوێتی بگەڕێتەوە ڕێزی پیاوچاکان. دواتر ئەچێ لە خزمەتی کۆمەڵێ عولەمای ئەهلی تەسەووف دەست دەکات بە تەسکیە و گەڕانەوە و مراجعەی نەفس. ئەو بشرەیەی کە ئەوەندە پیاوێکی خانەدان و دەوڵەمەند بووە، دوای تەوبەکەی یان یەکێکی تر لە ئەسبابی تەوبەکەی کە ئیمامی قوشەیری باسی ئەکا، ڕۆژێک دەڕوا کاغەزێک دەبینێ لە ژێر پێیان، وا دێ و دەڕوا قاغەزەکە هەڵدەگرێتەوە تەمەشا دەکا ناوی خوای گەورە سەری نووسراوە. ئەوی زۆر تەئەسف دەخوازێ، تەمەشا ئەکا، زۆر بێتاقەتە کە چۆن دەبێ ناوی خوای گەورە لە ژێر پێیان بکەوێ. ئەو ئێغیرە لەسەر دینی خوای گەورە، نەک وەکو ئێمە تەمەشا ئەکەی ئیستیهزاء بە دین ئەکرێ، بە شەعائیری ئیسلام ئەکرێ، زۆر بەلامانەوە طەبیعیە. خە لەو دینە تێنەگەیشتوین، لە سەلەفی ئەو ئومەتە تێنەگەیشتوین، بۆ ئێمە موقیفێکمان نییە. لەو کاتەیە یەک دەرهەم لە نێو بەرچیدایە، دوای ئەوەی لە نێو ناز و نیعمەت بوو یەک دەرهەمی تێدایە. کاغەزەکە هەڵدەگرێتەوە، دەچێ بەو دەرهەمە پارچە کاغەزێک دەکڕێ، پارچە قوماشێک ئەکڕێ، لەگەڵ هەندێک بۆنی خۆش بۆنی لێ ئەدا، لەو پارچە وەڕقەیە دەیکاتە ناو ئەو پارچە قوماشە و دەیکاتە نێو ڕۆخی دیوار. لە خەوە پێی دەڵێن بیشر طەیەبتە ئیسمی لەئوطەیبەنە ئیسمەکە بەین العیباد. ئەی بیشر وەڵڵاهی ناوی منت بۆم خۆش کرد، وەڵڵاهی ناوت بۆم خۆش دەکەم، وەڵڵاهی وات دێ ئەەکەم هەموو کەسێک بدناسێ لە نێو بەندەکان، بۆ ئێشە تا ئەو ڕۆمایەوە و ئێمە دەیناسین. جا خۆشی ئەڵێ دەڵێ زۆری حەز کردووە کە بە پێی پەتی بڕوە، لەبەر ئەوەی ئەو پیاوە گەورەیە. دەڵێ خۆشترین کاتم ئەو کاتە بوو، ئەو کاتەی پیاوەکە لە دەرگەیدا وتی صاحب البەیتی عەبد ئەو حڕ،